با پێکەوە بچینە قوڵایی چیاکانی ئێران. لەوێ لەناو تونێلە تاریکەکاندا دەبینن ئامێرەکانی پیتاندن بێوەستان لە کاردان. کارکردنی ئەم ئامێرانە مەترسی بۆ سەر ئاسایشی ناوچەکە دروست کردووە، چونکە لێرە یۆرانیۆم دەپیتێنن و ئەمریکاش لە هەڕەشەکردن ناوەستێت و بەردەوام جەخت دەکاتەوە دەستبەرداری پیتاندنی یۆرانیۆم و هەوڵەکانیان ببن بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی. ئێران خاوەنی 9875 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوە، بەڵام ئەوەی زەنگی مەترسیەکەی لێداوە و کێشەی گەورەی دروست کردووە ئەو یۆرانیۆمەیە کە ڕێژەی پیتاندنەکەی گەیشتووەتە لە 160 و بڕەکەی بە 440 بۆ 467 کیلۆگرام دەخەمڵێنرێت. ئەم ڕێژەیە ڕێژەیەکی هەروە سادە نییە، بەڵکو بە گەورەترین هەڕەشەی سەدە دادەنرێت، چونکە ئەگەر تاران تەنیا یەک هەنگاوی تەکنیکی دیکە بنێت و بیگەێنێتە ئاستی سەربازی کە لە سەدانەوەدا، ئەوە دەست بەجێ بەو 441 کیلۆگرامە دەتوانێت ببێتە وڵاتێکی خاوەن چەکی ئەتۆم و دەبۆمبی ئەتۆمی دروست بکات. لێرەدا چیرۆکەکە دەگۆڕێت. لە بەرامبەر ئەم ئەژدیها خەوتووەی ژێرزەویدا واشنگتن بێدەنگ نابێت. دۆناڵد ترامپ بە تۆنێکی بێپێشینە و کوشندا هۆشداری دەدات. ئێمە یۆرانیۆمەکەیان لەناو دەبین، بەڵام با لێرەدا کەمێک بوەستین. ئایا یۆرانیۆم لەناو دەبرێت؟ لە ڕاستیدا نەخێر. یۆرانیۆم ناسڕێتەوە، بەڵکو ئەوەی هەیە کەمکردنەوەی ئاستی پیتاندنەکەیە. چۆن ئەو یۆرانیۆمە بەرز پیتێنراوەی ئێران لەگەڵ یۆرانیۆمی سروشتی یان ئاستی نزم تێکەڵ دەکرێت. بەمەش توانای ئەوە بە تەواوی لە دەست دەدات کە لە دروستکردنی چەکدا بەکاربێت و تەنیا بۆ وێزگەکانی کارەبا سوودی دەبێت. پێشتریش ئەمریکا ئەم کارەی کردووە. لە ساڵی 1994دا 600 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی ئاست بەرزی لە کازاخستانەوە گواستەوە و ئاستەکەی دابەزاند و پوچەڵی کردەوە. لە 2003دا لیبیا لەسەر خواستی خۆی بەرنامەکەی هەڵوەشاندەوە و ڕێگەیدا ئەمریکا و بەریتانیا مادە ئەتۆمیەکەی ببن. تەنانەت خودی ئێرانیش لە ساڵی 2015دا چەندین تۆن یۆرانیۆمی پیتێنراوی ڕەوانەی رووسیا کرد. ئێستا خەیاڵ بکە ئەگەرم جارە ئێران گوێ بە هۆشداریەکان نەدات و ملی نەدا، چی دەبێت؟ پەنجەکان دەخرێنە سەر دوگمەی سوور، باز لە هێرشێکی ڕاستەوخۆ و کتوپڕ دەکرێت. فڕۆکە و موشەکەکان ئاراستەی دڵی دامەزرا و هەستیارەکانی وەک نەتەنز و فۆردۆ دەکرێن بۆ ئەوەی بە زەبری هێز ئەو یۆرانیۆمە لەناو ببرێت. بەڵام پێش ئەوەی ئاسمان پڕ ببێت لە دووکەڵ، هێشتا پەتی دیبلۆماسیەت نەپچراوە. ئەمریکا بژاردەیەکی خستووەتە سەر مێزەکە، کەمکردنەوەی ئاستی یۆرانیۆمەکە و کردنەوەی گەروی هورمز. لە بەرامبەردا سوکردنی سزاکان و گەڕاندنەوەی پارە بلۆکراوەکان. مەترسێ گەورەکە ئەوەیە ئەگەر دیبلۆماسیەت شکست بهێنێت، ئێران دەتوانێت گەروی بابولمەندەب دابخات و شادەماری ئابووری جیهان بپچڕێنێت. ئایا جیهان بەرەو ڕێکەوتنێکی مێژووی دەچێت یان تونێلەکانی ئێران دەبنە گۆڕستانی خەونە ئەتۆمیەکەی و سەرەتای جەنگێکی گەورە؟